بەندەکانی خوا بیری مردنتان بێ و هیواتان کورد بێت، خۆتان لە هیوا درێژی دوورخەنەوە. هیوا درێژی ئەوەیە ئینسان مردن بە دوور بزانێ، وا بزانێ مردن لە عمرێکە پێیەگا کە پشتی بچەمێتەوە و عمری بگاتە 130 ساڵ. نەخێر، مردن ئەقرب إليكم من حبل الوريد. لە دەمارەکانی گیانی ئینسان، لە دەمارەکانی لای گوێت لێتەوە نزیکترە. بۆیە لە هیوا درێژی خۆتان دوورخەنەوە. ئەبوو هورێرە فەرمێ لە پێغەمبەر و خۆشەویستم بیست عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی: ئەعذەر الله إلى امرئ، خوای گەورە تەبارەکە وتەعالە عوزری بۆ کەسێک نەهێشتوێتەوە مۆڵەتی داوە تاوەکو 6 ساڵ عمرکە. ئەعذەر الله یعنی ئەو عەبدە بیانووی نییە بڵێ خوایە مۆڵەتمت بدایە با کاری چاکەم بکردایە مادام عمری گەشتە 6 ساڵ. هەر بۆیە هەبووە لە چەندێک لە پیاوچاکان گەشتوودە 6 ساڵ ئەو سایتر خۆیان تەرخان کردو بۆ خواناسی و بۆ عیبادەت و بۆ خوا سوبحان. هەروەها ابن عمر فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستی خستە سەر شانم و صلاة والسلام خوای لەسەر بێ فەرمووی: كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. لە دنیا با وەکو ئەوەی کەسێکی نامۆی یا وەکو کەسێکی ڕێبواری. هەمومان یا زۆر بەمان نامۆیی و غەریبیمان بەخۆمانەوە بینیوە. کاتی ئینسان مسافرە، کاتی ئینسان ڕێبوارە، کاتی ئینسان نامۆیە، ناڕوا ماڵ و حاڵ کۆ بکاتەوە، ناڕوا کۆشک و تەلار بەرزکاتەوە، بەڵکو بیری لای گەڕانەوەیە، بیری بۆ لای زادەکەی خۆیە، زیێدەکەی خۆیە ڕوا. ئەو زادەی کۆیەکاتەوە ئەڵێ بۆ شوێنی خۆمە، بۆ زیێدەکەی خۆمە. بۆیە فەرمێ: كن في الدنيا كأنك غريب، وەکو غەریب و نامۆ بە لەسەر مەرزە. ئەو عابری سەبیل یا وەکو ڕێبوارێک بەجێ ئەهێڵی. الدنيا ظل زائل، سێبەری دارێکە لا ئەدەیتە ژێری ئیسراحەتیەکەی و دوای ئەڕۆی. و هەروەها نەداری و ناڕەحەتیەکانی دنیاش تووشی بێتاقەتی ناکە. هو في شأن والناس في شأن. ئەو خەریکی حاڵ و باری خۆیەتی و بیری هالای شتێکی ترە و ئەهلی دنیاش سەرقاڵی شتێکی ترن. هەر بۆیە فەرمێ: ما أطال عبد الأمل إلا أساء العمل. هیچ عەبدێک نییە هیوای درێژکە ئیلا کردەوەکانی خراپەکە. ئینسان هیوای درێژ بوو، مردنی لا دوور بوو، واللهی کار و کردەوەی خراپ ئەنجام بدە.